سڵاوتان لێبێت لە بەشی دووەمی ئەم پرۆگرامەی سەعاتی سفر دەگەڕێمەوە وڵاتان بۆ خۆتان دەزانن لە بەشی یەکەمدا تیشکمان خستە سەر ئەوەی کە دانووسانەکە یاخود ئاگربەستەکەی نێوان ئەمریکا و ئێران تا ڕادەیەک شل و شێواوە لەوەی کە هیچ لایەکیان بە تایبەت ئێران بۆ ئەمریکا سیقەی نەماوە لەوەی کە جارێکی تر شەڕ دەست پێ نەکاتەوە. هەروەها تیشکمان خستە سەر ئەو یۆرانیۆمەی کە ئێستا بابەتی گرنگی دانووسانەکانە و ئەمریکا و ئیسرائیل داوای دەکەن لەوەی کە ئەم یۆرانیۆمە بەشی چەندێک بۆمبی ئەتۆمی دەکات و ڕێکارەکانی گواستنەوەی ئەگەر ئێران ڕادستی بکات چی شێوازەکە. هەوڵدەدەم لەم بەشەی پرۆگرامەکەدا تیش بکەینە سەر ئەوەی کە باز دەکرێت ئەمریکا چۆن تووشی شەڕێک بووە دەربازبوون لێی تا ڕادەیەک ئەستەمە و لەلایەکی تریشەوە ئەو بێباکیەی دۆناڵد ترامپ یاخود بە قسە نەکردنی دۆناڵد ترامپ بەڕوبەڕووی سوپای ئەمریکا و خۆشیشی نایە بە سوپاکەیدا لە چیەوە سەرچاوی گرتووە. لە ڕاستدا استراتیژی سوپای ئەمریکا خۆی بۆ شەڕ چۆنە، هەروەها بابەتی حیزب الله و لوبنان و ئەو کۆبوونەوە مێژوویەی کە لە ماوەیەدا لە نێوان ئیسرائیل و لوبنان ڕوویدا، هەموو ئەمانە لەم بەشەی پرۆگرامەکەم لەگەڵ عەقید سەلام ئەسعەد ڕاوێژکاری 964 بۆ کاروباری سەربازی باز دەکەم. سەبارەت بەم شەڕێی کە هەڵی کرسانوە لەگەڵ ئێرانە وا دەردەکەوێت و واش دەڵێن کە ئەمریکا خۆی تووشی شەڕێک کردووە دەرچوون لێی ئاسان نییە. باشە دەکرێت ئەگەر ئەم ڕستەیەی من وتم و ئەوەی کە لە میدیاکانیشەوە زۆر باسەکرێت دەرچوون لێ ئاسان نییە، دەکرێت ئاوە بەسەر پێی ئەمریکا بڕیاری ئەم شەڕیدا بێ، یعنی پلانی نەبوو بێ. بەڵێ ئەمریکا بەڕاستی ینی ترامپ بەسەر پێیەوە بڕیاری ئەم شەڕێدا و لە ناکاوە چووە ناوی دەستی وەشاند بەبێەوەی بگەڕێتەوە بۆ جرانەکانی کە پلانەکانی دابنێن چۆن نەبێ و چۆن نابێتن. بڵین ترامپ چۆن ئەڵین نەشوەتن نەسڵ غوروری گرتی لە سەرکەوتن لە فەنزەوێل لە کەمادۆڕی هێنا لە کەڕاکاسیانی وای زانی ئێرانیش عینی عملی فەنزەوێل لە ئابێتن. علی خامانەئی لە ناوەدا و قیادەوانە لەداوە کۆتایی بەم شەڕەیە دێ لە ماوەی دەڕۆژە، بەڵام نەیزانی ئەم وەزعی بەسەر دێتنەوەش باسیمان کردووە کە هەڵەیەکی استراتیژیە لێرە وڵاتان بە نسبەتی ئەمریکا ئێستاش کەش لە کاتی مفاوەزاتن چێ بە سەبرە، چێ بە تەحەمولترە، چێ خبرەتی هەیە ئەو سەرکەوتندا کۆتاییە دەستێنێتن. چین و رووسیا حەزیان بەم شەڕەیە کە ئەمریکا لە ناویەتی بۆی بیکەنە ڤێتنامی دووەم توش بێتن. لەوە پێشش باسم کردووە چین ناهێڵە ئێران بڕوخێ، رووسیش ناهێڵە بڕوخێ، بەڵام ناشێڵە سەرکەوتن بەدەست بێنێتن بە تەواوەتی ئاوها بمێنێت لەو ناوەڕاستەیە. ئەمریکا بکەوێت ئەم قوڕاوە ئستنزافە بێتن. بزانە لە هەنێ شەڕە کە ئیخێنیتەوە سە بۆ نمونە بە بڵین چین، تۆ نفوسی ئێرانت زۆرە، چەکدارت زۆرە، بڵین چین کۆریا کاتی کۆن لەگەڵ یەشێتی سۆڤێت کە بووە شەڕیان شتێ هەیە لە کولی عسکەری کە ئیخێنیت پێوترێ حرب الكتل البشرية، جەنگی نەفەری زیادت هەیە کە بەشەر حرب الكتل البشرية بەکاری دێنی. لەو شەڕانەیە تەسەوەر بکە تۆ لیوایەکت هەیە یەکسەر کۆریا ئەویت بڕۆ تەسلیمی یەکێتی سۆڤێت بە چەکەکەت دانێ فڕیدە عەرز ئاڵای سپی بەرز کەرەوە بە ئامر لیواکەی ئەوت سەربازەکانت وەرە و بڕۆ تەسلیم بە دوژمن. دوای دوو ڕۆژ لیوایەتر بڕۆ تەسلیم بە، ئەنجا ئاسکەر بنێرە سەرباز بنێ بڕۆن تەسلیم بن، وڵات خۆیەوت بڕۆ تەسلیم بە بکەوە دیل بەدەستی دوژمن. کاتی یەکێتی سۆڤێت ئاگادار بووە خۆی شەڕەکە لەو شاخانە کە ڕوویدا بوو ئاگادار بوو ئەم هەموو دیلە بەرێتە چووە، ئەمە چۆن کۆنتترۆلی کە چۆن خواردنی بداتێتن. لە کۆتاییە چۆن ئەڵین بە کوردەواری خۆمان کاکە وەرە چیتەوە شاخەکە بی بۆ لە کۆڵم بەرەوەرە ئەمانە بەرەوە. پلان زۆر مهمە، پلان زۆر مهمە لە شەڕا کە تۆ دایەنیت. یعنی ترامپ تۆ هیچ پلانێکت نەبوو، بە قسەی جەنەڕاڵەکانت نەکرد، دوایەوە چووی ڕئیسەرکانی هێزی سوپای زەوی پیادەی ئەمریکا دەرکرد، چونکە ئەو کاکە ئەو تێئەگا لە شەڕ تۆ تاجری تێ ناگەی لەمەیە، تۆ غرور نەتگرێتن وەڵڵای من نیکۆلاسم هێنا. باشە مادۆرۆ وایزانی بەمەنی دەرەچێ یەکسەر بە کوشتنی و سەرکردانی. باشە یەکشت لەسەر ئەو قسانەی جەنابێ، یعنی لەوە ناچێت ترامپ زۆر خۆشی بەم سوپایی ئێستای ئەمریکا بێ. بەڕاستی خۆی سوپا بە تایبەت سوپای ئەمریکا استراتیژێکی تایبەتی هەیە، بەڵام پێ ناچێت ترامپ بەپێی ئەم استراتیژەی سوپا بڕوات، بۆیە حەزیشیان لێ ناکات. خۆی دەبێت چۆن بێ ینی استراتیژی سوپا
استراتیژەتی سوپا بزانە ترامپ ئێمە لە بەرنامەیە باسی کۆبوونەوەیەکمان کرد تایبەتی کە بڵین لە وەزارەتی بەرگریەوە کردی وەزارەتی جەنگ ترامپ لە بەرنامەیە باسی ئەوەمان کردووە بە بیرمە جێنەرال و ئەدمیراڵەکانی کۆ کردەوە هەمویان لێرە ئاماجی چی بوو ترامپ بە قسەی من بکەن وەکو کۆبوونەوەکەی 1936 هتلەر الولاء المطلق بیر و باوەڕ بە قسەی چیەکەی من نەوەک دەستوری ئەمریکایان دەستوری ئەڵمانیا زەبانی هتلەر ترامپی شێوەیەست فەرمان لە منەوە وەرەگری نامێنێ ئەو سوپایی کە تۆ باسیەکەی ستراتیژیەتی سوپای ئەمریکا سوپایەکی دیموکراتیە یعنی وەلای بۆ چێە بۆ ئەمریکا یعنی ئێستا کە بڵێ پێش ترامپ جۆ بایدن کە لە هەلیکۆپتەرەکە دابەزیام و بینێران بینیوانە لە تەلڤیزیۆن ئەفسەرێ وەستاوە یەکسەر تەحی بۆ وەرەگرێتن کە ڕەتە بێتن بەڵام هەر ئاینی ئەفسەرە کە ترامپ ڕەتە بێ سڵاوەتی دوای کاتژمێرێک لە کاتژمێرە لە واتە من بۆ تۆ نیم بۆ سەرۆک من بۆ نیشتیمانم بۆ ئاڵاکەی خۆمم بۆ دستوری وڵاتەکەم بە قسەی تۆ ناکەم لەبەرەوە ئەم کێشەیە لەگەڵ ترامپا ڕووەداتن چونکە ترامپ ئەوێ دەست بخاتە سەری هەتاکو وەزیری جەنگی ئەمریکا ینی لە سیناتۆرەکە لی پرسی وتی چەند جەنەڕاڵت دەرکردووە وتی ها نەیزانی وەڵام داتەوە سیناتۆرەکە پێیوت وتی هەشتت دەرکردووە لە پێناوی چی دەریانت کردووە بۆ فکرێکی ئاینی هەیە ئەویش نۆژ لە ناو سوپایە مەسەڵەن لە کاتی کۆبوونەوەیە کاکە سوپا باوەڕی بەو چتە نییە باوەڕی بەو چتە نییە کە تو استراتیژی یعنی سوپای ئەمریکی کاک سەلام هەر بۆ بەرچاوڕووری جەنابەت مەسەڵەن بۆ شەڕێک ئامانجەکە چییە؟ کاتەکەی چەنی پێچێ بەرژەوەندەکە چەنە دەربچم لی کاکام چوار خاڵەیە ترامپ ئەمە ناکات ترامپ ئەمە ناکاتن نەویست باسی ئەوە بکەم ینی سوپای ئەمریکا ئەمەیە فکرەکەی تۆ ئەمانەت کردووە بەبێ ئەوەی بگەڕێیتەوە تۆ ئەم شەڕەت کرد پلانی استراتیژی دەرچوونت لە شەڕات چییە؟ ڕاوێژکارەکانت پرسیوە لە جەنەراڵەکانت پرسیوە دوایەوە جەنەراڵانت پێشەوەی بچنە شەڕەوە حتاکو خەرجیەکەت بۆ حیسابەکەن خەرجیم چەندێکە ڕوا لەم شەڕەیە تۆ حیسابی ئەمە شت نەکردووە دوای ئەوە جگە لەم خەرجیەکەچە قانزاجەکانی من چییە لەم شەڕەیە چیم دەسەکەوێتن تۆ ئەمانە هەمووی استراتیژێتی سوپای ئەمریکایە کە ئەم پلانانە داعنی ترامپ تۆ ئەمەت کرد ئەمانە هەمووی نەخێنرا بووە واتە تۆ کێشەیەک هەیە ماڵین شەرخ کێشەیەک هەیە درزێک هەیە لە نێوان تۆ سوپاکەت بۆیە ئەم هەموو جەنەراڵەوە ئەم کەسانەشت دەرکرد لەو کات هەیە پاشەکە دەریکردن ئەو هەموو جەنەراڵی دەرکردەوە چوونە مەسەلەن کودەتای سەربازی یان لەلایەن سوپاوە کودەتا ڕووی نەدا دژیت بزانە سوپای ئەمریکا سوپایەکە ئێمە با بڵین واستەی تیانە بە هیچ جۆرێکی بۆی هەیە جەنەراڵەکان ڕازی نەبن لەسەر چتی ئەستیقالە بدەن تەرفیع بوون لە سوپای ئەمریکا هەر کەس بە حەق و بە حەقی خۆی وەریەگرێتن ئەمە نییە واستەی تیابێ وەڵا فڵان کەس بێنە و تەرفیعێکی بدەرێ وەکو ئێستا بۆ نمونە لە عێراق مەسەلەن کە ڕووەدا لە خوارە و لە وڵاتانی ڕۆژهەڵاتە زۆر ڕووەدا ئەم حاڵەتانە ئەمەی تیان نییە هەموو کەسێ بە حەقی خۆی وەرەگرێ هەر کەسێکیش لە شوێنی دیاریکراوی خۆیەتی ئەوە نییە من کەسێکی خۆم خزمێکی خۆم بنێرم بۆ ئەوێ سەرپەرشتی ئەم بەشە بکاتن نانەخێر چێ لێ هاتووە چێ ئەتوانێ ئەوە بەرێتە ڕێوە ئەو کەسە داعنێن سەیری پلەی مەکە بەرز بێیان نزم بێتن نەخێر توانای چیە لێ هاتووی چیە لەوێ دایانێم ئەمە جۆرێکە لە پرۆفشناڵێتی سوپای پرۆفشناڵەتی سوپای ئەمریکا ئەمەیە بۆیە سوپای ئەمریکا ینی پێتم وتەمانە دیموکراتین وەلایەن بۆ وڵاتە دوای ئەوە ئەمریکا وەکو تومانە قەڵایەکە ناڕوخێ لە دەرەوە ئەگەر لە ناوە نەیڕوخێنیتن چونکە هەموو ئەمریکا چەکدارە هەموو میلەت چەکدارە چۆن بچیتە بان خاکی میلەتی شەڕت لەگەڵا کاتن هەمویان چەکیان پێیە بەڵام بووە لە ناو خۆیانە شەڕ ناکەن ینی بڵێن دیموکراتی و جمهوری ببێتە شەڕێکی ناوخۆوەکو قەدیم نێوان باکوور و باشوور کە ڕووی داوە 100 ساڵی خەیاندا و شەڕانە لێرە هەمویان باوەڕیان بەوەیە کە تۆ سەرۆک داعنی دەوێت دیکتاتۆریەت نییە وەکو ڕۆژهەڵاتی ناوەڕاست سێرە سەدام حوسێن مەسەڵەن 35-36 ساڵ حکمی کرد لا ناچوو ئەگەر ئەمریکا لای نەداوایە کوڕێ هات کوڕێ هات و حاکەزە لێرە شەڕی ناوخۆ ڕووەدات
بەس لە ئەمریکا ئەزانێت تۆ 2 ساڵت هەیە 4 ساڵت هەیە کۆتاییت پێدێتن یەکسەر لایەکی پێویست بەوە ناکە من خوێن بڕێژێنم شەڕی ناوخۆ بکەم یەقینی هەیە خەڵکەکە هەرچیش بکەی لە ماوە 4 ساڵات دوای سزارە دەبوو لا ئەچێتنەوە سەرۆکە لاچێ و دەیەکێتر دێتە شۆنی سیاسەتەکە گۆڕێ وەزعەتەکە گۆڕێ ئەوەیە کەواتە ئەمانە لە زمانی پرۆفشناڵی سوپای پرۆفشناڵی سوپای ئەمریکایە بەڵێ زۆر باشە. سەبارەت بە مەسەلەی کاتکوشتن لەم شەڕەیە لەلایەن هەردوو لاوە بە تایبەت لەلایەن ئێرانەوە ینی ئەوە بەدیەکرێ ئێران ئەوە بوویتر مینی ژێر دەریایی چان لە هورمز بەڵام دوایی کە ئەم ئاگر بەسەر ڕاگەێنراوتیا مینەکان لادە ئێران خۆی لێ ئەوە کرد لێ نازانم مینەکان لەکوێن و باشە ئەکرێت یعنی خۆت مینت چاندووە دوایی بڵێ وڵا نازانم مینەکان لەکوێ چێنراونەوانە ئەمە هەر مەبەستەکە کاتکوشتنە بەرامبەر بە ئەمریکا دەیکات تەنها کاتکوشتنە و کاتی بەدەست بکەوێتن تۆ مینەش نی یانی ئێستا تۆ لە ناو سوپایە هەموو سوپایەکی نیزامی لە جیانە تۆ بەش بەشتەیە خۆ یەک بەش نییە لەم بەشانەی کە باسیەکەین ئێمە تۆ بەشیەکەت هەیە هەندەسەی عسکەری پێڵێن هەندەسەی عسکەری ئەمان ئیشیان ئەمەیە ئەلغامە ئیشیان هی دەریایە مەسە ئەمانە جیاوازن چونکەمانە پێوترێ ڵەفادە بەشەریە کەشتی تایبەتیان هەیە موسەیەراتی دەریایان هەیە کە دایەمەنێن ئەلغام کە دائەندرێتن ئایا لە زەوی بێ لە چیا بێ لە دەریا بێ بە نەخشە دائەندرێتن ئەوە نییە بە فەوزە نەخشەی هەیە ئەو نەخشەیە لای ئەفسەرەکەیە ئازانێت چۆن دایمەزراندووە کاتێک کە بزرە بێ نازانم لەکوێیە ئەو نەخشەیە نەمێنێت ون بێتن ئەو ئەفسەرانە بکوژرێن ئەو کاتە تۆ نازانی چۆنە لەکوێیە هێستا کە بۆ نمونە لە کوردستان لەم هەموو چیانە ئەم هەموو مینە هەیە ئەلغامە هەیە کاکە نەخشەکانت دەستکەوێتن سوپای عێراقی کۆن ئەزانی چۆن لە بچووە هەنێکی پێتەڵێم ئاو و باران و بەفرەی با بەڵێ بەڵامەوانی گۆرکەی پێەکە بەڵێ بەڵامەوانی کە ئیدۆزیتەوە واتە ئێران کەواڵێت شتیوانە بۆی هەیە لە حاڵەتێکا مەسەلەن ئەم بۆمە نەدۆزرێتەوە چۆنە بێتن ئەلغامەکە ئەو زنجیرەی کە ئەی بەسی لە بنەوە قاعیدەی هەیە بۆی هەیە حاڵەتێ بێتن بپسێ یان بڕواتن چونکە تۆ دەریا سابت نییە پلەی گەرمای تۆ لە ناو دەریا ئەڵەی تەیاراتت دافیانی شەپۆڵی فێنکت هەیە لەگەڵ ساردا ئەمە ئەجوولێتەوە یعنی سە بۆ نمونە ئەگەر بیخێنیتەوە لە لیڤەرپولەوە شەپۆڵێک هەیە تاکو فلۆریدا سوڕێت و ئەگەڕێتەوە لە ماوەی 5 ساڵە ئەمە ئاوە سابت نییە لە جی خۆی بگەڕێیتەوە مەسەلەن بۆ لای خەندەق ماریانە لای فلیپین قوڵترین شوۆنە لەسەر زەوی شەپۆڵی دەریا لە بنەوە جیاوازە بۆی هەیە بیجوولێنە فڕێداتە شوێنێک کە تۆ نەیت بەڵام هەموو مینەکان نا بەڵام هەمووینا لە حاڵەتێکە یەک دوانێ سیانی ڕووەداتن بۆی هەیە ئەم حاڵەتە بەڵام باقیەکانی هەمووی لە جێی خۆیەتی و نەخشەکەم پێ و ئەزانم لە چۆشە بڵێ نازانم نەخێر ئێرە ئەمریکاش دەسەوەسان نەوەستاوە سەر تەکنەلۆژیای نوێی بەکاردێنێ بۆ لابردن و پاکردنەوەی ئەو مینانە حەزەکە باسیەوە بۆ بکەیت لە چیت بە چی تەریقەیەک و بە چی ڕێگایەک مینەکان دەیەوێت لاب بە تۆ زانی تاکو ئەم ڕۆژە کەشتی هەیە هی مین و ئەوانە بنی تەختەیە وەکو قەدیمەکان بۆ چونکە هەنێک ئێمانە هەیە موغناتیسە ینی خۆی بۆ دێ کە ڕەتەبی بەلایەوە پێوەنووسێ بەڵام ئەگەر دار بێ تەختە بێتن کاری لێ ناکە بەڵام ئێستاکە جگەلەوە ئەو ڕۆبۆتانە بەکاردێنێتن سۆنارێکی سەیری پێەیە کە شوێنەکان بدۆزێتەوە و ڕۆبۆتەکە دابەزێتن خۆی مینەکە پوچەڵەکاتن و لە ناوێداتن و ئیتر مەفعولی نامێنێتن چونکە بڵین کاسیحاتی ئەلغام ئەمانەی نەوەی بڵین پێش ساڵی 2000 دەوری نەما ئیتر گۆڕا تکنۆلۆژیا ئەگۆڕێ ئەوانە تەواو دەوری نەما ئێستا کە بێ بیتە سەر موسەیەرات جگەلەوە تۆ موسەیەراتی دەریاتەیە نۆک بەسی ئاسمان ئەویش سۆناری پێشۆنەکانی دۆزێتەوە و ڕۆبۆتەکان دابەزێ پوچەڵێکە یەک بەیەک لێکاتەوە بەبێ ئەوەی بەشەر ینی درۆنی چاوکراوە وەک چۆنەڵێ ئەچێتە ژێر دەریاوە و ئەیبینێت دوای ڕۆبۆتەکە دەچێت باڵێ لە جەنگی عێراق و ئێران عێراق ئەمانی زۆر فڕێدا لە بەرەوەی دەریای ئێران بە قووەت بوو دەریای عێراق هیچ بوو و زۆر اینجا ئەمە چیش هەیە لە مینە لەم حاڵەتانەیە بۆ تۆ نەفەر ناڕواتن شتی هەیە پێوترێ مەساعد المغەفەلین تەڵەی غەشیمەکان سەرێکەی ڤەفادە بەشەری هەیە چێ بە ملەوانە چێتە خوارەوە بۆی ئەوێ پوچەڵی کە
سیرەکەی تەڵەیەکیان بۆی داناوە دەهین بتەقێتەوە سەری زۆر حاڵەتی شاو هەڕوویدایە لە کاتی جەنگی عێراق و ئێراندا لە هەمان کاتشانی هەتاکو بە بینەران مادام باسی ئەمەمان کرد کاکە لە کوردستان نێزیکی مەکەونەوە چونکە بۆی هەیە تەڵەی بۆ دانابێتن ئەو ئەفسەری کە ئەیکا لوغمەکە بۆ دانێ بە شێوازێک کە دیار بێتن بەڵام بۆت هەیە بکەویتە ناویەوە. زۆر باشە وەکو پێشتریش باسمان کردووە لە شەڕ بابەتی هەواڵگری و سیخوڕیکردن ڕۆڵێکی بەرچاوی هەیە بەڵام لەوە دەست پێەکەم وا دەردەکەوێت یعنی تەنیا ئیسرائیل لە ڕووی سیخوڕیکردنەوە مهم نەبوو بێ ڕاستە زۆر مهمە بەڵام تەنیا ئیسرائیل نا ئێرانیش ینی توانای خۆی لە ڕووی سیخوڕیکردنەوە پێشاندا لەوەی کە مەسەلەن کەسی خۆی لە ناو ئیسرائیلە چاندووە بۆ سیخوڕیکردن. ئەمە چۆنە ینی ئێرانش ئەو توانان مهمەی هەیە بەرامبەر بە ئیسرائیل بوەستە لە ڕووی سیخوڕیکردنەوە؟ هەموو وڵاتێک سیخوڕی هەیە لە وڵاتانی تر بڵاوێکاتەوە. ئێران بڵین ئێمە کە باسیمان کردووە هێرشی سبرانی هاکەرس ئێران پێشکەوتووە لەوە ینی بە دەرەجەیەک خۆیان ڕووسن کە دیێن ئێرانیش خبرەتێکی زۆر بەرزیەیە لەو وارەوە بەڵێ هێرشی سبرانی لە هەمان کاتە لە سیخوڕی لەبیرت نەچێتن یعنی ئێران گەیشتووەتە لوبنان بەسای حزب اللهوە لێنانە لە جنوبی لوبنان کە بڵین هەواڵگری ئێران لەگەڵ فەیلەقی قودس و ئەوانە کە شەڕی نێوان ئیسرائیل و لوبنان دەکرێ لەوێت تۆ سەربازی ئیسرائیلی بەدیل گرتووە و ئەتوانی پەیوەندی بە ئیسرائیلیش بکەیتن لە هەمان کاتە تۆ ئەتوانی ئەفسەرێک یان سەربازێ بکڕیتەوە لە ناویان تۆ سەیری هەموو سەربازەکانی ئیسرائیل مەکە هەیە زۆری بێتاقەت ئەمانی کە احتیاط هاتوونەوە خۆخوایان لە نەجاتیان بێتن لەم شەڕانە دەربچن بگەڕێنەوە بەرەوە ئەوروپایان ئەمریکا و نەجاتیان بێتن ئەتوانی بە پارە بە خەرجیەکی باش کاکە تۆ سەربازیەکە تەواو کرد ئەو پارەیەتە دەمێت لە ئەوروپا لە ئەمریکا ژیانێکی خۆشە بیتە سەر بەڵام هەنێ زانیاری مەوێتن دەربارەی ئەو شوێنەی کە تۆ کاریلەکەی ئیشەکەی تەوان زۆر کەسی شەیە قەنەعەت بۆەوە دێنێتن بەڵێ ئەیکا بەڵێ ئێرانیش توانای ئەوەی هەیە کە لە ناو ئیسرائیلە سیخوڕی هەبێتن هەر وڵاتێکیش قسەیەکت پێ بڵم هەر هێزێ لە دنیاە چەنێ بەهێز بێت چەنێ بە قووەت بێ خیانەت لە ناویەدات مەڵێ هێزەکەم بەقووەتە من لە دوژمن بەقووەترم بەڵام کە خیانەتت تێکەوت تۆ ڕووخای کۆتایی پێهات ینی بڵین بەهێزترین سوپا لە دنیا لە خیانەتە ئەشکێتەوە کۆتایی پێدێت بەڵێ زۆر باشە کاک سەلام باشە دەڵێن یعنی سیخوڕی و زانیاری کۆکردنەوە داینەمۆ و نهێنی یەکلاکەرەوەی هەموو شەڕێکە ئەمە جگە لەوەی کە تۆ بە شەڕی مەسەلەن پیادە ئاسمان دەریا بەڵام سیخوڕیکردن بۆ ئەم پێگە قورسەی هەیە کە یەکلایی شەڕەکاتەوە بەبێ ئەوەی زانیاری تەبێت دەربارەی دوژمن هێزەکە چەندێکە چەکیان فەرماندەکانیان پلانیان تەختیت بۆ چیەکەن ئەوانە نەزانی تۆ شەڕ نابیتەوە ئەگەر هێزەکەی تۆش لەوان زەخمتر بێ و زیاتریش بێتن بەڵام هەواڵگری زانیاری استخباراتیت نەبێت دەربارەیان زۆر زەحمەتە شەڕ بەریتەوە لەبەرەوە هەموو هێزێ لە دنیاە دائیمان بەردەوام سەیرەکەی هەوڵەدا زانیاری کۆ بکاتەوە هەواڵگری دەربارەی وڵاتەکەی تر بۆ نمونە ئێستا بڵین لە عێراقا کاتی خۆی شتێکیان تەشکیلات کرد کەتیبەتە الاستطلاع العەمیق ئەمە هەتاکو کاتی خۆی بڵین لە فەیلەقی 5 لە هەولێر لێرە بوو بڵین ئێستا شوێنی ئەو بەری شەستی بەرامبەر عینکاوە کە ئێستا ماشاءڵڵا ناوچەیەکیش خۆش و دڵگیرە لێوێ بەڵام ئەو کاتە سەربازی بوو کەس نەیەوێرە لەو ناوە هاتوچۆکە ئەو کەتیبێ ئیشیشی بوو تۆ ئەفسەرتە هێنا کە زمان بزانێ زمانی دوژمن فێری دەکرد ئەو ئەفسەرە چووە ناو ئێرانەوە چووە ناو سوپاکەوە لێوێنانەوە سەری هێزەکەیە کرد مەسەلەن هی دوژمن فەرماندەکانی بڕیارەکان چییە قەرارات چییە چۆنە جوولێنەوە ئەم هەموو زانیاریە کۆ ئەکرای و ئەگەڕایەوە بۆ تۆ تۆ کاتا زانی دوژمن بە تەمای شیە لە چۆ بۆ چۆ حرەکەتەکە ئەتوانی ڕێی لێ بگری کەمینی بۆ دابنی کەی دەست بووە شوێنی کەی هێڕشبەری کەی بەرگری بکەی ئایا دوژمن هێڕشە کاتە سەرم یان نا ئامادەم بۆ نمونە پیانەوت ئینڤار جیم تەواو هەمووە بێ لە سەنگەرا بێ ئامادە بێتن
کێشە دروست نەبێتن وەکو بڵین ساڵی 1970 کە مەسر خەت باردێفی گرتەوە بەهێزترین خەتی بەرگری بوو لە جیهانە مەسر پەڕایەوە گرتیەوە ئەمە هەڵەی استخباراتی بوو لەبەر ئەوە شەڕ بتەوێ بیبیتەوە ئەبێ زانیاری تەبێت دەربارەی دوژمن هەموو زانیاریەکە تەبێتن لەسەرکردەوە تاکو دێیتە خوارەوە حرەکاتی هەمووی ئەساسە کە هەواڵگری خەبەرت بداتێت باشە لە باوەی ئەم ئاگربەستەیە جگە لە کەسی مەیدانی یعنی ئەو کەسانەی کە وەکو عەمیل نێردراون ئەمریکا و ئیسرائیل لە ئاسمانیشەوە چاودێری وردی ئێرانیان کردووە ئەمە چۆنەکرێت تۆ وەکو تومانە تەکنۆلۆژیا پێشکەوتووە مانگی دەستکردت هەیە لە ئاسمان مانگی دەستکرد یەک جۆر نییە هەیە هی ئیتیساڵاتە هەیە هی تەلەڤیزیۆنە بەکاری دێنی هەیە تایبەتی سەربازیە مانگی دەستکردی سەربازی هاشە مانگی دەستکردی سەربازی هەتا کوتوانای ئەوەیە بچێتە مەداری مانگی دوژمنەوە وەکو قۆڵی هەیە لێکاتەوە پوچەڵێکە وێرانیەکاتن وە کۆنیش هەبوو کە بۆمبی ئۆتۆمیان ناردا ئاسمان بەڵام بۆیان دەرکەوت کە لە ئاسمان بتەقێتەوە بڵین تەبقەی ئۆزۆن و بان تەبقەی ئۆزۆن ئەگەر بگاتە ڤان ئێڵن و ئەوانش زەوی خۆی تێکەدا بەبێ ئەوەی لەکتری بدەن لەسەر زەوی لە ئاسمانەوە زەوی تێکەچێتن لەبەرەوە بە مانگی دەستکرد بەڵێ هەموو حرەکەتێکە بینێ بۆ ئاگاداریت بازە مانگی دەستکرد هەیە بە سانتیمە بینێتن یعنی وێنەی وا دقیقی هەیە لە ئاسمانەوە بە سانتیم حرەکەکەت پێشارەداتن جگەلەوە تۆ فڕۆکەشت هەیە فڕۆکەت هەیە لە ئاسمان بەبێ ئەوی بێتە با سنووری ئێرانەوە با لە تورکیا بڕواتنیان لە کەندا وڵاتانی ئێرانیان لە بان عێراقەوەیان لە پاکستانەوە فەرق ناکاتن لە قەزوین بێ لە هەر شۆنە بێتن جۆی لە هەموو ساڵاتێکتە هەموو حرەکەیەک شتەتە بینێتن تکنۆلۆژیا وا پێشکەوتووە شەرت نییە سیخۆڕی هەر ئەساسە بمێنێ بەڵام ئەمانەش هاوکاریە کە لە ئاسمانەوە ئەیکەیت باشە گرنگترین مانگت دەستکرد لە سەربازەکانی ئەمریکات چین کە بەکارهێناوە ینی مانگ دەستکردێکت هەیە KH-11 بەسەری ئەمە بڵین پاراستن و مراقەبەیە کە ئەیکاتن لە ئاسمانەوە KH-11 مانگ دەستکردێکی پێشکەوتووە بەڕاستی ینی وێنەی وات بۆ ئەگرێتن دیقەکەی زۆر بەرزە ینی وەکو بە جەنابتم وت KH-11 توانێت بە سانتیم بۆتی قیاز بکاتن حرەکەی سوپایە بجوولێتەوە ئەیبینێتن بە دەقیقی لە چۆ بۆ چۆ ئەڕوا ئەحداسیاتی کامڵ ئەداتێ ئەمە یەکێکە لەوانەی کە بڵین ئەمریکا بە دەرەجە ئەساس هەیە ئەنجا جاکت هەیە جاکێ بێرت هەیە ئەویش تەسەور بکە کە موشک لە زەویەوە دەرەچێ موشکی بالەسی ئەو لێنانەوە بڵاچە ئاگرەکەی ئەبینێتن ڕووناچیەکەی شوێنەکەی تەحدید دەکاتن ئێساکە چۆن بڵین لە تاکو لە مەدفەعیە لە تۆپخانەیە جگەلەوەی کە تۆ ڕەسەدت هەیە جگەلەوەی جیهازی ترت هەیە تۆ ئەفسەرێکت هەیە پێڵێن وەمیف پڵاچەی ئاگری تۆپی دوژمن ئەبینێ ئەمە لە پێشەوە بێ ئەو ئەفسەرە ئەفسەری وەمیڵە ئێستاکە نەما لە زەوی تۆ لە ئاسمانەوە ئەتوانی موشەکەکە ئاگرەکەی ببینی کاتێکە بەرزە بێتەوە بۆ دێتن تەبان ئەمانە چۆنە بێتن کاری دژی موشکی بالیستیە ئەوانەی ئابر القارات کە کشوەر بڕە ئەمە متابعی ئەوانە ئاکاتن حەشە تۆ تەشویشە خەیتە سەری ئەتوانی هینی بکەی ئیتر ئەم جۆرە مانگە دەستکردانەوەی ڕاستی بێتن جایکڵت هەیە کە بڵین هی میلاحەیە جگەلەوە تۆ GPS-ت هەیە لەمانە هەمووی مانگی دەستکردی ئاسمانە هی ملاحەوە ئەوانە ئەمانە هی تەقیمی ساڵی 26 کە بڵین پێشکەوتوترین مانگی دەستکردی ئەمریکایە لەم کاتەیە کە مراقەبە و متابعی ئاسمانەکاتن و ئێرانە بینێتن بە تەواوەتی جگەلەوەی کەسی خوڕم هەبێ لە ئاسمانە بەم جۆرە مانگی دەستکردانە ئیشی خۆیە باتە ڕێوە زۆر باشە با هەندێکیش باسی لوبنان و حیزبوڵڵا بکەین ئیسرائیل لە خوارووی لوبنان هێڵی زەردی ڕاگەیاند هێڵی زەرد مانای چییە؟ هێڵی زەرد لەلایەن ئیسرائیلەوە ئەمە یەکەم جار نییە ینی هێڵی زەردی لە غەزە دانا بەرامبەر بە حەماس ئێستا کەش لە باشووری لوبنان هێڵی زەردی دانا
هێڵی زرد معنای ئەوەیە من کە ئەم هێڵم دانا ئەم خەتەم بۆ دانا ئێستا کە من لە کاتی مفاوەزاتم یعنی ئیسرائیل لەگەڵ لوبنانە لە کاتی مفاوەزاتە بەڵام هێڵی زرد معنای چییە؟ هەر هێزێ هەر کەسێ نێزیک بێتە ئێرە مفاوەزات بەردەوامە بەڵام شەریش بەردەوامە لێ دەمەی کوژم هێڵی زرد معنای ئەوەیە کەس نێزیک ئەم ناوە نەکەوێتن چەند مەسەڵەن ئاگربەست بێ ئاگربەستە هەرچیە بێتن بە من مەڵێ ئاگربەستەوە دانیشتومە لە بەیروت یان لە تەلەبیب مفاوەزاتەکەم لەگەڵتا و ئێمە قسە ئەکەین و شەڕاگرین کەوتم هێڵی زرد نێزیکی کەوتیتەوە ئەتکوژم لێدەم هەر هێزێ بێ بە فڕۆکە بێ بە تۆپ بێ لێدەم بۆ ئاگاداریت هێڵی زرد حتاکو بۆ ئەو سیڤیلانە ئەو هاوڵاتیانەی کە لە باشووری لوبنانەوە بەسایی ئەم شەڕەوە هەڵاتن و زیاتر لە 50,000 کەسن ئەوانیش بۆیان نییە بگەڕێنەوە لە هێڵی زەرد ڕەت ببنەوە بشنەوە ماڵ و گوندی خۆیان دیهاتەکانیان نەخێر بۆیان نییە هێڵی زەرد معنای ئەوەیە کە ئیسرائیل دایانێتن نێزیکرەمە داگیرکاریەکە داگیرکاریە من ئەوەتانێ ینی تۆ تەسەور بکە تۆ من هێڵێکدا ئەنێم بۆت ئەڵێ مفاوەزاتم هەیە لەگەڵ تا بەڵام یەکێکت هاتەوێ ئەی کوژم مفاوەزاتەکەش بەردەوامە باسی ئەوم بۆ نەکەیت چکە من هێڵی زەردم بۆت داناوە ئیسرائیل بە هێزی خۆی بە قووەتی خۆی داگیرە و داگیریە کاتن و ئەو قەرارە ئەداتن و وڵاتیش نییە پێی بڵێ بۆ ئاکەیت باشە ڕووداوی سیر ئەوە بوو کە بۆ یەکەم جار بەبێ پەردە ئیسرائیل و لوبنان کۆبوونەوە ینی مانای چی بووە ئەم کۆبوونەوەی لەم کاتە ئاوا ڕوبەڕوو لوبنان مەجبورە کۆ بێتەوە لەگەڵ ئیسرائیلە لوبنان هیچ هێزێکی نییە نەسوپای هەیە نە هێزی ئاسمانی تەواوی هەیە نە تانکێکی تەواوی هەیە نە پیادەیەکی تەواوی ئەوە حاڵیشێتی بەدەست حاڵێشێتی بەدەست حزبڵڵا ئەو توانای حزبڵڵای نییە ئەنجاتەوێت توانای ئیسرائیلی هەبێتن نەخێر مەجبورە بە مەمنونیەتەوە دێ مفاوەزاتەکە ئیسرائیلیش لێرە مەبەستی چیەوەتانێ هاوکاری حکومت بکاتن حزبڵڵا لە ناو بداتن و چەکی لێبسەنێتن و چەک دابنێتن لە هەمان کاتاسەیری ئەم عملیاتێ بکەی ئەمە زۆر کۆنە ینی ئەگەڕێتەوە بە شەڕی ناوخۆی لوبنان ساڵی 1975 ئەسبابەکانی چیە؟ ئەسبابەکانی سووریا و ئیسرائیلە جۆلانە کاتێک ئیسرائیل لە جۆلانە بوو لە دوای شەڕی تەشرینە لە 75 حافظ الئەسەد دەست بخاتە سەر لوبنان ینی ویسایەتی لەسەر لوبنان بوو ئیسرائیلیش لە باشوورەوە هێڕشێ هێنا ئەوە بووە شەڕیان شەڕی ناوخۆی لوبنانیان داگرستان بە وەکالەت ئەم دوو تەرەفە خۆیان ساحەبی شەڕە ڕئیسیەکە بوون ئەم شەڕەش زۆری خایاند و زۆر لێش لوبنانە کوژرا حیساب بکە تائیفیەت و نەتەوەی ناو ئیسرائیل دیانەتیان زۆر زۆرە ینی مەسیحیەکان و سوننە و شیعە و بەشی تری زۆر دەیە اینجا بگەڕێتەوە ساڵی 1982 شەڕی بیقاع هەر عینی بەزم ئێستاکەش بەبێ ئەوی شەڕی ناوخۆ دەست بێ ینی دەست پێ بکاتەوە ئیسرائیل ئامانجێکی ئاوایە حزبڵڵا چەک دابنێ و ئەو مەترسیە نەمێنێن و لوبنانیش لەبن دەست ئیسرائیلە هیچی پێ ناکرێتن و ئەو دەستی خستووەتە سەری و ئەو باشووریشی داگیر کردووە بۆ خۆی و بڕامەکە بشکشێتەوە گەر مفاوەزاتی شەبێتن تازە لێ ناکشێتەوە لەو ناوچانە تا سەیرەکە لەوایە ئێستا بۆ نمونە ئەو کاتە ئیسحاق ڕابین و سەرۆکوەزیرانی ئیسرائیلی ئەو کات و لەگەڵ ئەنوەر سادات تا کۆبوونەوە بۆ ئاشتی ینی عەرەب و ئیسرائیلی تر پێکەوە ناڕەزایەتی گەورەی لێکەوتەوە حتا سەری خۆشیان لەسەردانا بەڵام ئێستا سەیرەکە لەوایە کێبڕکێ لەلایەنە وڵاتانەوە لەسەرەوەی کێزوو لەگەڵ ئیسرائیلا کۆبێتەوە ئەو کاتە ئەوەندە دژی بوون کە عەرەب لەگەڵ ئیسرائیل دەستخاتە دەستی یەک و ئاشتی ڕاگەیەنن ئێستا بوو ئاوا ئیسرائیل ئەوەندە ینی بەهێز بووە کە هەمووی پەلەیەتی لەگەڵیان ڕێکەوێ ئەگەر بگەڕێنەوە ساڵانی هەفتاکان ئەو کاتە کە دەست پێ بکەین بڵین تۆ حرەکاتی قەومیت زۆر بوو و حرەکاتی ئیسلامی بەهێزتە بوو تایبەتی دیار بوو لە مەسر لە سینەوە ئەو ناوانە کە چیان کرد ئەم حرەکاتی ئیسلامیە زۆر بەهێز بوو ئەمانە بوون ئەسبابی کوشتنی ئەم سەرۆکانە بەڵام ئێستا بیتە سەرباری ئەوە حرەکاتی ئیسلامی زۆر زەعیف بووە زۆر زەعیف بووە ئەو هێزەی نەماوە لەبەر ئەوە هەموو وڵاتانێ بووە ئەوەی تووشی کێشەی ئیسرائیل نەبن دەست بەجێ هەوڵەدەن تەطبیعی لەگەڵا بکەن و بێدەنگ بن و شەڕ ینی پەلەماری ئەمانە نەدا هەرچەند ئیسرائیل جوڵ لێ نەبێتن مستەقبەڵەن پەلەمار هەموویان نەداتن بەڵام ئەوانە سەلم کاتەیە تەنها تووشی کێشە لەگەڵ ئیسرائیلە نەبن
بۆیە هەوڵی تەطبیعدەن و ئەسبابەکەشی پێتم وت حرەکاتی ئیسلامی حرەکاتی قەومی بەشێکی زۆری ئەو ترسەیش لە ئیسرائیل هاوکاریکردنی ئەمریکایە بۆی لە ڕاستە ئێستا بۆ مەسر دەرەقەت ئیسرائیل نایە مەسر دەرەقەت ئیسرائیل دێتن ئەگەر شەڕ ببێتن بەڵام مەسر باشە زانێ ئەگەر توش بوو لەگەڵ ئیسرائیل بە تەنیا نییە ئەمریکایە لە ناوەڕاستە بگەڕێەوە کۆن ئەنوەر سادات قسەیە زۆر سەیری هەیە کە باسی شەڕەکاکە ئەڵێ من دە ڕۆژە شەڕی ئەمریکاکەم نەوەک ئیسرائیل وا وڵاتانی عارەبی تر خۆ باش ئەزاننەوە تۆ ئیسرائیل یعنی ئەمریکا باشە بابەتی لوبناان و ئیسرائیل زۆر ئاڵۆزە لە شەڕی ناوخۆی لوبنانە ئیسرائیل هەمیشە تەداخلی کردووە و بۆچی شەڕی ناوخۆی لوبنان ئیسرائیل پێتم وت ئەو کاتە ینی سووریا دەسەڵاتی زۆر بوو لێنانە تۆ بتەوێ وڵاتێ لە تەک خۆت ئەگەر فۆزای تیا بنیتەوە شەڕی ناوخۆی بۆ دروستەکەی بۆ ئەوی تۆ سەلامەت بیلێ دوور بیلێ لە چەکدارانی حرەکاتی ئیسلامی تایبەتی ئێستاکە کە بڵین حزب الله و ئەوانە ئێستا کەش ئامانجی ئیسرائیل هەمان حاڵەتە شەڕێکی ناوخۆ دروستکە سوپای لوبنان لەگەڵ هەنێ حرەکاتی ترە لەگەڵ حزب اللهە تووشی کێشەیە ببن بشێوێتن هەتاکو لەگەڵ سووریا ئەگەر لەگەڵ جۆلانیشە ڕێک بکەوێتن چەکداران بنێرێ بۆ زانیان ئامادەیە کێشەی نییە کە ئەمانە هەمووی لێک بداتن تۆبان چەکدارانی تۆ حیسابکە ئەگەر سووریا شوو لە حزب اللهیدا هەرچەنێ خۆی ڕقێ کۆن هەیە لە بەریانە تایبەتی لە 2011ەوە کە حزب الله لە لوبنان دژی بڵین هین شەڕێ کرد معارەزەی سووری ئەو کاتە تەنزیم قاعیدە مابوو جەبهەت النوسرە بوو جەیش الحر بوو جەیش تەحریری الشام ئەمانە هەمووی پێکات بوو ئەمانە ئێستا شڕقیان لە دڵ هەیە بەرامبەر بە حزب الله انتقام وەربگرن کە بێتە شەڕ بەڵێ ئەمە مەسلحەتی ئەوەیە کە لێنانە ئاژاوەیە بنێتن ئەمانە هەمویان لەیەک بداتن بۆی خۆی بپارێزێ و دوور بێتن لێنەوە ئەی باشە سەبارەت بە حزب الله ینی ئەوە چۆن بوو کە حزب الله لە هەناوی وێرانەی لوبنانەوە ئاوا زۆر بە زووی بێتە ژمارەیەکی گەورە و عەرزی عەزەڵات بکە و دەسەڵاتێکی زۆری هەبێ و هەر زوویش پاشەکشە بکات ئەگەر بکشێنەوە کە باسیم کردووە ئەسبابەکەی چێ بوو قاسم سولەیمانی ئەو وای لێ کرد حزب الله ئەو مستەوایە نەبوو بەڵام بڕواکە خۆ ئەو زەلامە پەیوەندی بە منەوە نییە ینی ئەمە عیلاقەمان پێوەنی و لایەنگری کەسیش ڕووی سەربازیەوە حتمەن ڕووی سەربازیەوە باسی ئەوەت بۆ ئەەکەم ئەو زەلامە قائدێکی مەیدانی بوو توانی حزب الله بگەێنێتە ئەو مەرحەلەیە تایبەتی کە پێتم وت حەسەن نەسڕڵڵا و قیادەکانی تر بخاتە بن باڵی خۆیەوە و بە فەرمانی ئەو بجوولێنەوە بە پلانی ئەو بجوولێنەوە توانی حزب الله بگەێنێتە ئەو پلێ دوایەوە لە بیرت نەچێ ئەو چەکەی ئێران بە حزب اللهیدا لە موشک و لە موشکی گراد و تەقەنی و هەتاکو موشکی کۆڕنێتیان پێ بوو میچیان پێ ڕێد ئاڕۆیان پێە ینی موشکی بەرگری ئاسمانی نەویان پێە وەکو ئێگڵا و سێترێلا ئەمانە لە چووە هات هەمووی لە ئێرانەوە بۆیان هات تەسەوور بکە ئەوەنە هاوکاری حزب الله کرد ئەوەنە هاوکاری یەمەنی نەکرد حوثیەکان ئەنسار الله نەیکرد لەبەرەوە لە ناکاوە بەرز بووە تایبەتی بە جەنابیشتم وت ینی 2006 قاسم سلێمانی خۆی سەرپەرشتی شەڕەکەی 2006 خۆی قائدی مەیدانی بوو لە پێشەوە نەوەک لوبنانیەکان نەخێر ئەو بردی ڕێوە گەیاندی ئەم مەرحەلە بەنەمانی قاسم سولەیمانی و بەنەمانی مغەنیە قائدی عسکەری حزب الله هەڕێک کۆتایی بە حزب الله هات باشە بۆچی یعنی خۆی ئەوەش هەیە کە دەڵێن خاڵی وەرچەرخانی حزب الله بەڕووی نەمانایە بەڕووی لاوازبوونان لە دوای عیماد مغنیەوە بوو نەک نەسڕ الله ڕاستەکەی بۆچی یعنی ئەمە عیماد مغنیە بۆ ئەوەندە کاریگەر بوو عیماد مغنیە قائدی بڵین فەرماندەی سوپای حزب الله هەمووی بوو خۆی هەموو عملیەتەکان کە ئەکرا خۆی سەرپەرشتیە کرد و نهێنیەکی سەیری لەسەر بوو یعنی ئیسرائیل بۆ هەموو سیخڕە و ئەوانە وێنەیەکی ئەم زەلامەیان نەبوو کە بزانن ئەمە چیە دەموچاوی کوێ لە چۆبی دۆزنەوە ئەم کوشتنی مارێنزەکان لە ئیسرائیل ئەمریکەکان هی تەقینەوەکە ئەم زەلامە خۆی کردی و لێدانی مەزەڵیە فڕانسیەکان لە بەیلوت کوشتنیان ئەم زەلامە هەر خۆی سەرپەرشتی کرد خۆی کردی
و هەتاکو ڕفاندنی فڕۆکە لە ئاسمان خۆشی لە ناو فڕەکەکە بوو کە ئەمانەی کرد. تەسەوەر بکە ئیسرائیل نێدۆزیەوە ئەم ئەمەلیاتە عەسکەریانە بە حەسەن نەسڕڵڵا و ئەوانە ناکرێتن. زەلامێکی قائیدێکی مەیدانی بێتن، زیرەک بێتن، نهێنیەکی زۆر لە سیر بێتن. ئەوە بوو لە ئاهەنگێکا لە ئێرانە وێنەیەکی دۆزرایەوە درا بە ئیسرائیل لە خۆشیە فڕی دۆزیمەوە ئەمە وێنەکەیەتی ئەبێ بکوژرێ. بەڵام عیماد مەغنیە لە ناو ئێران عملیاتی تەجمیدی کرد یەکەم جار دەموشاو خۆی بگۆڕێت بۆ ئەوەی نەناسرێتەوە و فعلەن توانی عملیاتی دووەمیشی لە ئەڵمانیا کرد. تەواو شێوازی دەموچاوی خۆی کرد تەجمیل بە شەرتێ بەناو ئیسرائیلیەکانە بڕۆشتایانە نەزانیەوە خۆیەتی کە ڕەوێنە کۆنەکەیان لەلایەیە. شکلی خۆی گۆڕی شکلی خۆی تەواو گۆڕی عینەگی لە چاو کرد و وەکو تاجرێک خۆی پێشانەدا ئەوانە وەکو کوقائیدێکی مەیدانی سەربازی لە 2008 کوژرا ئەویش بەسایی ئافرەتێکەوە. ئافرەتەکە چۆن بوو زانیاری ئیسرائیل گەیشتە ئەو مەرحەلەی کە زانیان ئەمە لە چوە عملیاتی تەجمیلی کردووە کە زانیان لە ئەڵمانیا هەموو نەخۆشخانەکانی ئەڵمانیا مۆساد چووە ناوی ئیسرائیل مخابراتی ئیسرائیلی یەک بە یەک تاک و گەیشتنە ئەو دکتۆرەی بووکە بۆی کرد. دووسێکانیان لە وەرگرت بەرامبەر بە 2 ملیۆن یۆرۆ کڕیانەوە. ئەجا دۆزیانەوە لە کوێیە ئەوە بوو تەقینەوەیان بۆی دانا لە سووریا لە کاتی ئاهەنگەکەیە کە بڵێنین بێتن کە ڕەت بوو بەلایەوە 3 کەس بۆی دانیشتو بوو ئەوانیش ئەجنەبی بوون یانی ئیسرائیلی نەبوون کە ڕەت بوو بەلای سیارەکەەوە ئەو هەموو تەقینەوەی تیا بوو کۆنتڕۆڵ پەنجیان پێینا و لە ناویاندا و کوشتیان و بۆ حاڵە گەیشتن پێی. لەبەرەوە ئەم لە حەسەن نەسڕڵڵا و لە هەموو قیادەکانی حزب الله گرنگتر بوو بۆ حزب الله کە ئەم عملیاتانەیە کرد. زۆر باشە کەواتە با بگەڕێمەوە سەر یعنی خاڵی وەرچەرخان یان دەستپێکی ئەم ئاڵۆزیە فراوانە و هاتنە ناوەوەی ئیسرائیل بە تەواوەتی بۆ پەلاماردان و شەڕکردن و ئەوانە بۆ 7 ئۆکتۆبەر. لە ڕاستیە هاوکێشەی خۆرەڵاتی ناوەڕاستی چۆن گۆڕی 7 ئۆکتۆبەر؟ 7 ئۆکتۆبەر ئەو پلانەی کە دانرا حەماس کە کردی و پەڕیەوە و لە کاتی ئاهەنگێکی ئیسرائیلیەکان کە لێ بوون لە هەموو جنسیاتی لێبووە گیلیان زۆر برد بەناو غەزە و ئەوانە مەڵێ ئیسرائیل ئاگای لێ نەبوو بەو هەموو تکنۆلۆژیایە و بەو هەموو دیوارەی کە دای نابوو هێشتی تانکی بستێ و سەربازی بکوژێ و بەدیل بگیرێتن چاوپۆشی لێ کرد بۆی بگاتە ئامانجێ چۆن ئەڵێ ئەلغایەت و بەڕەر الوەسیلە من ئامانجێکم هەبێتن چ ڕێگایەک هەڵبژێرم ئەیکەم ئەگەر سەربازی شم لێ بکوژرێ بڕۆ فەوجێکی شم لێ بکوژرێتن خۆتی دەی بە کوشتە بۆی بگەیتە ئامانجێت و ئەتەوێتن. ئیسرائیلیش عینی حاڵەت بوو چاو داپۆشی لێکرد مەڵێ نەیەزانی نانەخێڕی زانی بەڵام بۆی بگاتە ئامانجێ پەلەمار هەموو شۆنێبدا 7 ئۆکتۆبەرە بێتە بڵین مەهانەیە بۆی کە من حەقی خۆمە هەموو جیهانیش لەگەڵ ئیسرائیلیا بوو لە ئەوڵی تاکو ئەوەی کە بڵین غەزەی وێران کرد ئەجا جیهان ئاگادار بووە تۆ ژن و مناڵ و نەخۆشخانەوانە تەقێنیتەوە بەڵام هەموو جیهان لەگەڵ ئیسرائیلیا بوو بەڵێ بڕۆ بیان کوشە بڕۆ پەلەمار هەر لایە بدە کە بەشدار بۆ ئێرانە ئەوە ئێرانیش دوو پار مەسەرەن لێدرا لوبنانە ئەوە لێدرا حزب الله یەمەنە عینی بەزمە هەتا تۆ ڕێت بۆ خۆت کردەوە. 7 ئۆکتۆبەر ڕێی دا بە ئیسرائیل کە پەلەمار هەموو ناوچەکە بدە. باش ئەمە وەکو ڕێی خۆت یانی هەر زۆر بەڵێتی پێم بڵێ وەکو ڕێی خۆت ئەگەر ئێران مەسەلەن بیزانی باە یان حەماسیش بیزانی باە ئەمەی بەدوادێت کات بگەڕێتەوە و کارەیە کرد خێر نایکە من خۆم شخصی بوو مایە نەبەکرد ئەگەر بزانم ئاهای بەسەردی نەخێر ئێرانیش نەیە کرد بڕوا بکە نە حەماس نە ئێران ئەمەیان ناکرد چونکە تۆ حیساب کە دوای ئەمەی کە حەماس کردی ئێران کردی تۆ چێ کۆت لێ حتا هەنیەت لێ کوژرا لە ناوەڕاست ئێران لە تەهرانەکە هەموو قیاداتت ڕۆی چۆن ئەم شتاکەم تۆ عەلی خامەنەئیت ڕۆی لەو ڕۆژەی کە 7 ئۆکتۆبەر دەستی پێکرد تاکو ئێستا ئەمە زنجیرەیەک هەمووی بێکەوە بەستراوەتەوە چۆ مرشدیش لە ناو نادەم نەخێر نەمە کرد ئێرانیش نەیە کرد حزبەکەیش نەیە کرد حەماس
زۆر باشە من سپاست دەکەم حتمما لە مەڵقەیە زۆر عەزیەتم دایە بابەتەکان هەمە ڕەنگ بوون بەڵام پێویست بۆ زانیاریانە بۆ بینەرانی 1964 سپاست دەکەم جارێکتر سپاس بۆ عەقید سەلامەت ڕاوێژکاری 1964 بۆ کاروباری سەربازی حتمما بەرنامەکانی داهاتوو زانیاری زۆر ورتر لەسەر بابەتە جیاوازەکانی سەربازی و دوایین پێشهاتەکان لەسەرم ئاڵۆزیانە دەخینەڕۆ سپاس جارێکی تر سپاس بۆ بینەریەوە تا ئەڵقەی داهاتوو بەخواتان ئەسپێرم و خواتان دەکەم